بەناوی خوای بەخشندا بینەرانی کەناڵی ئاسمانی پێیام سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لێبی. ئەو جارە شاتینەوە خزمەتتان لە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان و لە گوندێکی دیکەی کوردستان ئەویش گوندی دێمەکارە. بابزانین ژیان و سەرگوزشتەی ئەو گوندەی چۆنە و بە شێوازێک مانجی ڕەمەزان بەڕێ دەکەن و هەم لە ئێستادا و هەم لە ڕابردوو چۆنیان گوزەراندیە. بەیەکەوە لەگەرمان بن لەگەر خەرچی ئاوایی خۆیان با بدوێن جێمان لە سەرگوزشتەی خۆیان بیت. بەڕێزان خۆشەویستان لێرە لەو بیابانەی لە ئاقاری دێمەکاری کە زۆر گەرمە کە هاتین مامحاجی لە بن سێبەری توێتەی پاریدا بۆ بە ڕۆژوش بوو دیار بوو، یعنی هەر لە دوورەوە وەکو ئەنەما لە دیار سبلیتی لی پاردایتەوە کە پرسیاریشمان لێکرد ماشەڵا دەگو هەوای یەکجار خۆشە. با لە خۆی مانجێلێبی با بزانین. سەلام عەلەیکوم. عەلەیکوم سەلام بەخێر بی. مامحەدین بەو شێوازێ ئەمە ئەو دیمەنەمان دیت کە پرسیاریشمان لێکردی ورەت زۆر بەرز بوو، گوتت ماشەڵا هەوایەکی خۆشی هەیە. الحەمدولله لە خوای بەزیاد بی. پولە بە سپریتی دانیشتیمە لە بە سێبەری پیکەوی پێم ئەو هەیە لەو ئاقارەی هەرچەند برەی خۆشە و هەوایەکەشی زۆر خۆشە و لە خوای بەزیاد بێ زۆر فێنکە. ئێستا هەوایەکەی خۆشە بەڵام بەنسبەتی هەولێر و دەوروبەریەوانە زۆر گەرمترە ئێرە زۆر ڕاستە گەرمترە بەران ئەو جەوەی ئێستا جەوەکی گەلە خۆشە لەبەر ئەو هەور و هێرەی و هەروها دەکە غاربی هێوارانیش بارانێکی لێتدا لەبە بارانەکان ماشەڵڵا هەوایەکە زۆر خۆش و تەبیعیە. هێواران کە دەچێەوە زۆر کفت نابی کە بە ڕۆژی و زۆر هیلاک نابی بەخوای لە قەدەر باشە لە قەدەر باشارێ وڵە بەنیسبەت مارێ برێن چیش ناکەم لە مارێ دادەنیشت ئێستا لێرە ڕۆژێ لە سبنەوە لەبەر هەتایە ماتە هێوارێ تقریبان زۆر باشە الحەمدولله لە خوای بەزیاد لە مارە دانیشی ڕزایگران دەبی لە کنداچێ منداران گە چیش نەکەی برایەکە چیش نەکەی قابلە دنیاکەش بە ئیشێوە خۆشە ئەگە دەخافرێ و ئەوی شەرعی عیبادەتە ئیشاڵڵا شەرعی عیبادەت حیسابە. ڕۆژێش لەگەر دەڕاستەکەی بەڕاستی دەخافرێن زۆر ئاگامان لێ نامینێ ئەها ئێرە خلاص بوو ئەها ئێرە ئەوهای لێات ئەوەندەی دەزان مەغریبە. ئەرێ وەڵڵا مامحەدین دیارە ئەو سارەکە ماشەڵا جۆ و گەنم زۆر بە بڕیار نییە بە تایبەتی دێمەکاری نەک هەدێمەکاری نەک گوندی دێمەکارمە بەستم مەملەکە ئادێمی نا هیچ بڕیاری نییە هەرچەند زۆری بکە وتێمە دەستمان بە دوور نەکرد هەرچەند زۆری بکە ئەو جە یەک سێ کرد یەگەنا یەک و دووە سەر بەسەر دەرەسی بنەتۆ خۆی زۆر کەسیش نادرتەوە دەرێ هەر بەشی دەڕاستەش ناکە کەواتە فەلاح زەرەری تێ و سەر زۆر زەرەرێتی فەلاح زۆر زەرەرێتی بەرێ یەکیان هەلەوە ئەو سایقەوە دەڕاستی توێکی تەواوی کردیە ئێستا دەرێ نادرمەوە لە بەوەی دەریاگە بدرمەوە بەشی دەڕاستەکەش ناکەنەوە هەلەی دەگەڕێمەوە. بەرێ ئەدی گەنمی شەروایان بەس زۆر گەنمیش زۆر خراپە ئللا ئەوانەی ئاو دەدرێن ئەوان نە ئەوان باشن ئەوان زۆر باشن ئەوانەی ئاو دەدرێن. عادەتەن لێرە لەو مەملەکەتەی ئەگەر بارانی لە کاتی خۆی هەبیتن یەک چەندی دەبڕی باشە وەڵڵاهی برا ئەگەر بارانی لە قاعدەی خۆی هەبی و بڕک بە باران بی وەڵڵا هەتا 1 و 15 و زیاتریش دەبڕی 1 و 15 و 20 زیاتر وەڵڵا زیاتریشی بەدانی. ئەو سار بارانە چی باشە بەس لە دوای مانجی چار هات کاکە بارانەکە لە وەختی خۆی نهات لە وەخت خۆی نەبوو دەغردامرد ئەو جا ڕووی لە بارانێ کرد ئێوە چی داژمرد پیرزاعیر نابتەوە زۆر زەحمەتە زۆر زەحمەتە بەتاکی زەحمەتە. ئەدی جگەلەوەی یعنی ئێستا مەسەرن لۆ بۆ بیستانی ئەوانە خەڵکەکەیە مەسەرن ئێستا بارانی مانجی 4 و 5 باش بوو لۆ بیستانی باش بوو ئێستا بیستانێک لە دووشیوانێکرایان بەکندا هاتچوو یەکەم هەر ماشەڵای دەوێ بە حکمێ و بارانەی بووە ئەگەنا ئەوی زۆرچی دەغڕەکەی لێ دەهات. کەواتە ئێستا دایمە ئەگەر لە شتەی پندەکەیە دەرێ
وەستانە جار بن و بێخەم و خەیار خوددایەکە و دەرکە هەزار بەری وایە جا ئەگەر لە لایەکی ڕستەکەی بگریتەوە لە لایەک کە تێی دێنیتەوە حتما وایە بەس لێرە ئەو نەوەبستانانە ناکری بۆ دەرەجەی بری ئەوها ناکری. ئەو مەملەکەتی پشتە و لێرە ئێستا لە پشتە و لێرێ بیستان دەکرێ ماشەڵڵە دەرەجەیەکە ئەوێن دەرەیە خەر فێنکترا ئەلله دەغیشی باشترە لێرە هەڕوو دەغری وێن دەرێک کوهاتە باشە پشتە و لێرە هەڕوو تەماشایکە ماشەڵڵە هەموو لە چۆکی زەلامیە هەت چەند بری باشە بەس بەر هەولێر بە ناشکردی نارێ ئەو سەر ئێستا بۆ نمونە ئەگەر نەیدورینەوە مەسەلەن بۆ نمونە و سارەکە وەکو پێویست نەبووە ئەگەر یەکسەر بیچێرنەوە لۆ ساری دادە پێویست دەکات تۆی پێداکەنەوە نا تۆ یەکە زیادە تۆ یەکە زیادە تۆ یەکە زیادە تۆ یەکە زۆر زیادە لە ئەدی چارەی چیە ئللا دەبێت حیوانی تێکرێت چارەی ئەوەیە ئەگە ساعی مەڕەکان زۆر ساعی مەڕ هەیە لێیان دەکڕن بە زۆری عارەبەکان لێیان دەکڕن بە زۆری لە خەزنەی یەکەیە دەیگە فرۆشتیان دەیگە و هەربەی بە جێ هەربەی بە 7,000یاندایە ئەگەر ئەوها لۆ ڕێکەوی تقریبان لۆ کابرای باشە 7,000 بلیمەر ئەخرەوەش هەربەی چ دەکات باشە برا ئەدێگەنا ئەتو چی لێ دەکەی لی دەدەیەوە زۆر بۆ ڕەبی ناکی دەڕاستەی لێ دەدەی چی نایەتە ناوی بەتاکەی حیوانی تێ دەکەی هەمووی دەخوات دیسان هەر چ نامینێ زەلوێ دەستخۆشبی مام حەدینماندیمان کردی بەو گەرمایە و بە زمانی بە ڕۆژی و هیچ زمانی نا بەڵامە تونیەتتینە هەتا هێوارە هەر لێرە دەبی وڵڵ چارە نیەوە قسەی لە سەنیە قسەی لەسەر نیە ناوەڵڵا تا هێوارێ و زێمانێرێ و شاڵا لە ئەو کەسانێک کە بەردەوام پاریان دایتەوە لەبەر سبلیتی و لە بنداری سێبەری و خۆش و ئانا کە درن ڕۆژی زەحمەتە نائیمان محێدینی زەحمەتە بەڵام زۆر بە ورەی بەرز و پۆڵاینەوە دەی بەو خدای ئێوان یەک زەحمەت نییە ئەگە برێن زەحمەتە بوختانی بە ڕەمەزانی دەکەن بەس لۆ ئەو کەسەی لە دەرێ بەڕاستی تەبیعی لەگەوان فەرقی گەلە زۆرە زەحمەتە بەڵام ئەگەر بیر لە گەرمایی ڕۆژی دوایی بکەوە دۆزەخ بکەوە ئەو هەر گەرمانە آخر کاکە گوتیانم ئەم بەخۆم سوکەریشمە گوتیان بە ڕۆژیمە بە دکتۆرش گوتی بە ڕۆژی بکڕە گوتم بە ڕۆژی نابم نا بەرام کورە هەندە ترسەی لە هیچ ڕایەکە تو لێت دەقەوی بچ ڕادەگەی براکەم بە هیچ ڕناگەی پێڕە ناگەی بە ڕۆژ هەر بە ڕۆژەکەوی باشترە خواژنەبی کەس نازانیت چی وەختەک دەتگاتێت تاکیت بەڵام مادام وایە لۆ نەخۆشیش ڕێی پێدرا ئەگەر دەزانی مەسەن دکتۆرەی دینداروانە بوو زانی زەڕی لۆ قەلبت هەیە بە ڕۆژ دەیگۆ پێمە بە گوتم کاکە وەڵی پێدەبم ئەوە خەبەرت ناناتێ بەڕاستی لە هیچ ڕایەکی دەدگاتێ و کەس شت بەکەلک نایە و خوای گەورە یارمەتی دەرت دەبی ئینشاڵڵا سیعەت شت باشتر دەبی سوکەریەکە شت باشتر دەبی ڕێزان خۆشەویستان لێرە لەگەر کاک عەبدولقادری دەدوێن دیاراوی شەر لە ناو پەرێزێەوە جۆیەکەی لۆ دەدروێتەوە لە خۆشی یاغر بە تەرەنتەری دەیچێشتەوە. سلام علیکم کاک. علیکم سلام سەر هەردوو چاوم. لەگەر ڕۆژی ڕەمەزانێک کوی زۆر باش زۆر باشی بەرە دانیسبینێکە شوان بوویمە دانیسبینێ ساعت 5:30 لە مارە دەرچوویمە حیساب کاڕۆ هەردەم لە بە ڕۆژێ بوویمە ئەوڕۆ ئەدی تێنێتی تێنی لۆهینایان برسی بە قورعان تێنێتی برسێتی زۆر جەم لە برسێتی نیە بەران تێنێتی ئەوڕۆ لە سبینێکەوە بەخۆشم تقریبان شوانم دانیسبینان بەرێ هەتا ساعت نێزیی دەی لە کلمەڕی بوویمە دوایش نورانێکە دەڕاستای گوتی لە بۆ دەگەڕێم گوتم فەرمو با بچین هاتنەوە لە نورانێک کۆش لەگە دەڕاستایدا دەگەڕێم و دەغری دەچێشم و لەگە دەڕاستای سوارە بم و ماشەڵا جوێەکە بەژنی زۆر کورتە بەژنی زۆر کورتە ئەدێەوە ئیسفادەیە بە قورعان کاک عازی ئەو جۆیە هەر ئەو جۆیە پارەم عەلەیە هەتا من دەچوم و داهاتمەوە عارەبانە دراستە ڕادەوەستا ماشەڵا هەتا من دەچوم داهاتمەوە دراستە ڕادەوەستا ئێستا کاوە 50 دۆلمە عارەبانێکمان لێ بردیتەوە ئەوە عارەبانەی دووەمە تۆ براتەوەکەی خۆی هینایتەوە لە خوای بەزیاد بی بەس خێری نەبووە یعنی دەرێ زەرەر لە نیوەی بگەڕێتەوە قازان بەرێ ئەو هەیە بەرێ ئەدێ
ئێستا بۆ نمونە ئەگەر فەلاح ئێستا و بە ڕۆژی ئەگەر زیاتر بینتەوە لەوەی لە توێەکەی خۆی پێم وایە لە بیرت دەستەوە ئەو گەرما و مادی بوونا بەخۆی لە بیرت نامینێ لە بیرت ناوەڵە بە زۆر کەس شێ هەر نەیدوریتەوە زۆر کەس هەنە دوورایتەوە من باشە لەعانەچنێکە حەقی جۆیەکە و چیمیا و حەقی تەرەنتەریشی دەرینایە دەڕاستەکەش لەوە لە خۆی دەدرێتەوە بەرێ تقریبا دەوڵا پشتی ئەوە 50 دۆلمە 20 عربەشی دەکاتن باشترە لەوەی هەنە بووای بەرە لەو چەند ڕۆژێ ڕەمەزانێک کە ڕۆیە چ ڕۆژێکی زۆر تێنت لۆ هاتیە ئەجا بە برسێتیبی بە تێنێتیبی بەخوای ڕۆژی دووەم ڕۆژی دومی ڕەمەزانە دەڕاستە لە برادەرەشی دەگەڵا دەغڵەکان بدەم کێشا پەرێزەکەی من بوو بەرێ کێشانی جۆیەکەی بە حەقی پەرێزەکەی بوو زۆر ینی چاوم سپی بوو لە تێنە بەڵام سەر نەچشکان پێ شەش ساڵە لەکن مەریمە هەرەکن مەریمە درینەیمە ڕۆژەکانم مەوجودە و ئینشاءالله لە خوای بەزار بەرێ دەست خۆش بی وادێمە خوارێ ئێستا کاگی برێ دەست خۆش بێ کاگ عەبدولقادر زۆر سپاس دەکەین مادیمان کردی چاوت ماچەکەم بەخێر بن سەر چاومان ئەدی پێشەوە ئێوە بی بە کۆتایی پێبینین دەیانگۆ تازە چێر شەک لێرە لە ناو زۆی دەرپەڕی چێرشەکانە بوو فەرخە چێرش کاگبرایم کەتە دوی فەرخە بوو دەویست چێرشی بەدەڕاستی بگریتن ئەزە چێرشێک بەدەڕاستێک و کوردەرێتن حکومەت چێرشی بە عەرەبانە دەگرێت ئەم کاگبرایم ئەوهای کردیە وەڵاهی ئاخر بە حکومەتی دەگیرێ بە حکومەتی بەخوای کاگبرایم هەڵدام نیازی ئەوەی هەبوو نیوەی تەبارەکەیدا من عادم کردێ بە چێرشەوە بەدەڕاستی چێرشی دەگرم هەر دەسوڕاوە دەیگۆ جێرەی دەکاین وتمەوە لە ناو زۆر من ترسان گوتن دەڕاستەکە ئاگری کرد خوا بە قورعان دیتم فەرخە چێرشکە چۆن لە پێش دەڕاستی چ دەکەی وەڵا چێرشی بەدەڕاستی دەگرم ئێ باش ئاخە چۆن ناو ئەو دەمانەی چی لێ داهات وەڵا نازانم چی بەتما بخوا بە ڕۆژێ بەخۆی خەوی دێتن خوا شتێکی هەیە دەیخوا سەرکەوتتان کە یا ڕەبی هەردوو چاوم کاک حاجی بەخێر بن سەر چاوم فروال عن فتيس كاين ما بلا ولا برنجو بەڕێزان خۆشەویستان ئەو کەسانەی کە بە ڕۆژی نابن یان سستن یان زۆر تەمبەڵی دەکەن لە ڕۆژی بە تایبەتی لە شارەکان بابێن یەک فەڕێ لە کەندێناوە قەراجی لێدەنەوە سەیری ئەو خەڵکانی وەکومان برایم وەکومان محێدینی و کە عەبدولقادری ئەو خەڵکەی بکەن ئەوجا تێدەگەن یعنی بەڕاستی زیاتر تەشجیع دەبن لەوەی کە بە ڕۆژی بن ئەوە کەیە فەرمودەکەیە دەرێ ئەگەر ئینسان یەک جار هەیە فەڕەکی بەناو زەهەندەمێدا لێ بدرێتن دەرێت خۆشی دیتە لە دنیادا دەرێت لە ژیانمدا هیچ خۆشیم نەدیتە ئەگەر هەموو دنیا هەموو ژیانیشی پڕ لە خۆشی بی بە هەما شێوە بەناو بە هەشتشدا فەڕەکی پێلێدەن ئەگە برێن ناوخۆشی دیتە دەرێ هەربرەی مسقال لە زەڕێک ناخۆشیم نەدیتە ئەگەر دنیاش هەموو ژیانی ناخۆشی بی زالۆیە بە حەقات ڕۆژیگرتن لە شوێنە فێنکەکان و لەو شوێنە گەرمە سێرانە ئاو جیاوازەکان یەکجار زۆرە سەلامی خوان لێبی مام ئیبراهیم مام ئیبراهیم لە کەنجینەوە و لە سعات چەندەوە خەریکی دەڕاستەی بە ئیش دێخی من بەیانی کەچم لە بۆ مزگەفێت نوێژی بە جەماعەتمان کرد لەگەر مامۆستای پاشان کە هاتمە دەرێ ئیشم بە مەچینەکەی کرد و دەرچوم لە سعات چاری بەیانیەوە تاوەکو ئێستا بەردەوامی بەس لە نوێژی نیوەڕۆ چیمە مزگەوتی گوندی دێمەکار لەوێ لەگەر مامۆستای بەڕێز نوێژی بە جەماعەتمان کرد و هاتیمە ئێرە و هەتاکو ئێستا بەرێ ماشەڵا یعنی ئەو خەڵکە لێرانە هەمووی ئەوەی ئێستا شوێنی تو فێنکە ماشەڵا تەبریدا ینی شوێنی مامۆستاش لەسەر مینبەرێەوە فێنێک نییە ناوەڵە کارەبای نەبوو کە چین لە بۆ نوێژی کارەبا نەبوو بەرێ بەس ئەو خەرکەی دیکە ماشەڵا هەر هەمووی یعنی توش یعنی ئەوەندە سعاتێ لە سعات چارەوە هیلاکەتی پێوە دیارە حتمما ئەرێوەڵە زۆر بەڵێ بەس چ کاتەی زۆر تێنیت بۆ یاخود زۆر هیلاک بووی ئەو کاتێک کە حاتڵاتەی دەبێ دێمە خوارێ خەریکی دەبم لە بەڕۆژێ ئەو کاتەی زۆر هیلاکی دەبم هەمیشەکەم ناڕوە هەم ئارەقەش دەکەم بەرێ ئەدێگەر بین باز بکەین ئێستاوە جۆیەکە زۆر کورتە بستەکە کە دەی دوریەوە
ناخۆش نییە لە دوورنەی ئەو سار زۆر ناخۆشە هەم لە بۆ سایقی هەم لە بۆ دەڕاستەی سایق دەبی زۆر مستەی تەربی لەسەری ئەو کورتانەی ئەو منتیقانەی وەکو ئێرانە ئەو بەردەی هەیە ئەگەر نەویکەی بەردەکەی هەردەگری ئەگەر نەوی ناکەی جۆیەکە بەجی دەمینێ هەم دەڕاستەکەش خۆری دەخۆ خۆری دەخوا ئەو خۆرەش دەستەوە ناو جۆیەکەی لە بۆ برای جوتیار دەستەوە مارێت کەواتە خراپە خراپە ئەرێ وەڵە خراپ بەرە ئەدێگەر کەوتبی یان زۆر لە بە قوتیان بیتن ئەو خراپ نییە لە بۆ دەڕاستەی ئەو کاتێک دەتوانانی هێواش بڕۆی هیچ خراپ نییە ئاخر زۆر جار هەیە تەمەشا دەکەی گەرمەکە زۆر هاتیان جوێیەکە بەس لەگەر باران باری و باڵی دەکەوتیا نانە هیچ دەکەیەوە لەسرە خۆدەی هاژۆی بەڕوویوی دەڕۆی هەمووی خڕەکەیەوە کێشەی نییە هیچ کێشەی نییە بۆ ڕووی کە کەتیە بۆ ڕووی دەچی هەمووی خڕەتەوە ئامۆژگاری چێلەوە ئەو خەرکەی کە لە شوێنە فێنکەکانە و دەڵێ ڕۆژی قورسە و ناگیرێ و وەڵای بابا ڕۆژی دەگیرێ یەکە گەریمانی بەخوای هەبی 12 مانگ 11 مانگ ئەتو دەی خۆی ئەو مانگە لە بۆ خوددایە ئەو مانگەش هەوڵ و تەقەلایەکی بدا هەر دەمری دەبرین وەڵاوە کولۆ دنیاەکەی ئەو هەردۆ قیامەتەکەش هەوڵ بدا بەتاکید وایە ئەرێ وەڵا مانگەکەمانجی لێ خۆش بوونە وەکو بری دەرفەتە دەرفەتارێ وەڵای لە بۆ تۆ بەکار لە بۆ هەموو شتەچی ئەو مانگەچی زۆر پیرۆز و مبارەک ئەدیەوەلۆ کەسێک نەبوو لێ دووەگری لە بەیانی سعات چارەوە تاوەکو ئێستاوە تقریبا سعات دەڕوالۆ پیرە مامەکەم لەگەرە لە خۆی ڕنابینی لە خۆی بەرە چاوم زەعیفە و حاردەکەش بەردی هەیە دەترسێن بەردی هەرگری دەڕاستەکەمان عادف بووی کابرا زیاتر زەرری بدانەوەکو لە بۆ دەڕاستەکەی لە بۆ توش ئەرێ وڵی ئەمن ئەوە لە سعات چوارەتە ئێستا دەکات چەند وەڵا ئێستا سعات 5 ئێوارەیە بەری لە چاری بەیانی زۆرە وەڵا 11 سعاتە سعات زۆرە 11 سعاتە داژە 11 سعات بەری بەس وڵای جێگام فێنکە جەیەکەت فێن کە ئیشاڵە هەر لە فێنچیدا دەبی و ئەگەر فێنچیش نەبی ئەوها لەگە دەڕاستی پێشان زۆر جیاوازیە حتمما وەنیا بەرێ زۆر پێشتر دەڕاستی پێشتران جام قەمەرە نەبوو تەبرید نەبوو ئەو تۆز و خۆرە لەبوو سایقەکەی داهات ئێستا ماشەڵڵە فەرقی نییە لەگە سیارە بەرێ دمکەکانیشی جیاوازیان جیاواز هەموو مواسەفاتە چ فەرقی هەیە لەگەڵی چێن دەریا و دەڕاستە ئیتالیا کامەی زۆر باشە چ دەڕاستێک زۆر باشە وڵای ئێستا ئەوەی کە لە بازاڕی مەکە زۆر مەرغوبە نیو هۆڵندا ئەوی شەر ئیتالیا دەست خۆش میمامی برایمادیمان کردی ئەو 5 دقەی هینامانە خوارێ گردنمان ئازاکە گردن خۆش ئازابی هەرناوەناوە جەویش بگۆڕی خراپ نییە وەنیا ناوەڵە خۆشە با سەلامەت لێ ڕازی سەرچاو بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر کاک فوادی دەدوێن کاک فواد هاتە ناو مەزرعەکەی خۆی بەڵام مەزرعەکەی دێمەکاری وەکو مەزرعەکانی دیکەنێ دار و باری زۆر بیتن ماشەڵە هەر چاردەورەی گەنمە و دەشتاییەکە سەرەتا دەمەوێت پرسیارەوەی لێ بکەم بزانم ئەو دانیشتوانی ئەو گوندەی چەندن سەلام عەلەیکوم سەلامەت کە یاڕەبی کاک فواد لەگەر پێدەچی ماشەڵە ڕنگ و ڕوت خۆشە لەگەر ڕەمەزانێ چۆن دۆستی نایە دەرێ وڵای لەخوای بەزیادبی دەگرین بە ڕۆژینە بەس ناوێنە دەرێ لەماری سبەنا زوور دێن ئیشما چابی لێرە دەکەین بە پێنجێ و دەچینەوە ئەوەن دیگەرمابی لەمارەینەوە هێوارانجە وەختانە دێن ئیشەکانمان دەکەین و یعنی بە کوردی بڕێک خۆت خۆش دەوێت بەریادیکە نایە بە ڕۆژ ناگەر لە بە ڕۆژە خۆتمان دەکەی ناگەی هێواری بەڵام مەمە تازان قسەمان کرد لەگە هەندەکان دەگوی 11 سعاتە مەسەلەن دەڕاستەی وا لێ دەخوڕیتن ئیش پێکردی لە سعات چارەوە ئەخر دەڕاستەکانی ئێستا وەش پێشانیە زۆربەی جامخانەوە تەبریدی تێدایە و فێنکە و نای خۆش ئەم درێ درونەمان دەکرد نەڕا دەڕاستی دانیشتم بەخۆی سەرمان بوو سعات 12 نەڕوانی جامخانەوە تەبریدی تێدایە و ساردە و بەڵێ گوندەکەتان چەند مار دەبیتن ئێستادا تقریبا 35 مار دەبیت بەردەوام دستان و هاوی لێرە دستانان هەندێک ساعت مەڕمانەیە دەستنەوە بنسیایی ئەتا و فترەی دستانەوە دەژ
بوارێ دوادێنەوە پێدەچی ناوەکەی هەر بە خۆی بی دێمەکار کانی و ڕووبار و ئەوشتانی نییە دێمەکار ئاوی کانی شتوای نییە بەس دوو بیری متوازی هەیە لەناو گوندی تەوزیع کرا لۆ گوندی ئەدی ئەو ئاوی ئێستای جەنا بدەوە بۆ خۆت لێتدا بەرەوە بە خۆمانێماندا لۆ ئەو زراعەتی لۆ دەغدان چەند مەتر لێی دەگاتە ئاوێ بەخۆی لە 50 مەتری دەگاتە ئاوێ بەس هەتا 250 مەترمان لێدایەوەڵە لەبەر خەزانیان ئەخەر هەتا حوزی زۆر بی خەزانی ئاوی زیاد تێدا بێتن و ئاوی زیاد خەزنکە هەتا دەرەقەتی نێ خلاص بی زاروەیە کارە بەنە بڕێ بە هەفتە ناکوژێتەوە ئەگەر کارەبا نەبڕێ ئەو لۆ زراعەتی ئاودانی پێ دەکەین بەێ زیاتر وە تو لەو چی پێ دەکەی زیاتر بەو ئاوەی گەنم و جۆشی لێبەر دەکەی یان هەر بەخۆی وەختی گەرمی دەکەین نەگەرم گەرم و زۆ ئەشتانە هاوینانش ئەو وەختانە دەرە دەچین و بیستاین دەکەین و ئەشتانەیە ئەدی تو دار و بارت نەچاندی لێرانە ینی ئەو ئاوە چاکەت هەیە کەچی تو داری نێ ناچینی یار دوو داری لێ هەبێ هەرسی لە بە سێبەر لی پاردەینەوە بەخۆی داری گەورە باش نیە لە بۆ گەرمی لە بۆ گەنمی وەختی بێ گوری دەکاتن چێشکە و مشکە زۆر دەنیشن و گەرمی دەخوا و ئەشتانە ینی حسابیەوەتان گەرداری لێ نەبی باشترە باشترە ئەگەر داری کچکابی بەری ئەوانە باشە بەس داری ئەوانەی برندە بنەسونە بەشتانە بەکەرگ نارو لای گەرمی زەرری زیاترە هێلانەکەن لە دروست دەکەی گاچیان دەکەی ئێرە بەێ دیێ حوزت لێرە کردێمە حوزی ماسیە بەرە حوزی ماسیەوە لێر لە خوارێ دروستمان کردی و ماسیەدایە بەرەوە دەبی هەر متابە عیبکەی شەو ڕۆژ ئادی ئەرێوەڵا شەو ڕۆژ من داری ساوە دەبی دایم نەکەی بڕۆی بەێ بەس زۆر دووریش نینە لە گوندی باشانێ دەتوانانی مەزالی تێدا هەیە نانێزیکەوە بەخۆی 700 مەتر لە گوندی دوورم زۆر زار بەسیاری نام لە خۆمە پێیان دێمێرە لە خەڵم خۆشترە ئەو سارەکە گەنم و زۆر باش نەی دێمی بەس ئیبەراوی باشە ئیبەراوی ژەکە بارانی نەبی بەتەمای ئابیرێ ئەش باش نابی باش نابی لۆ ئەسار باران کەم بۆ ئەش ئەوانەی ئامادەی ئەوەش باش نییە ماشەڵڵا بەخۆی باران هێوێنە مازدەکە شیرەکە هێنتێنەکەی نامێ ئەوە لە بەرنامە چی لە ئێستانە زووتر باسم کردێگۆ ئەو بارانەی کە بە هەور تریشقەیە وەکو ئەوەی نیە کە تو ئاوی دەدەیت دەگۆ بە هەزاران تەن چیمیای لەگەرە کە دێتە خوارە مەوادی دیکەی لەگەرە بەخۆی ئای بارانێ ڤیتامینە ڤیتامین لە ئەو زراعەتی لە ئەو عەردەی ئەو بروسکەی گەوارەی بروسکی لێ دەداتن ئەو بروسکە وەچی مادەی چیمیایە لە بۆ دەغڕی بەرەوە چێەوەی نیە تو ئاوی دێ چەندە بەدەست دەزانین چکات تێنیتی و چکات تێنی نیە ئێستا بە ئای بیری ئاوی دەدەین ئەو ڕۆژی ئاوە دێ دوو ڕۆژ پاشیانیوەرە ڕق دەبیت وچی ئەرۆچ سەبەی لێ ڕق دەبی بەس بە ئای بارانێ هەفتە ماگەشی نەباری ڕق نابی ماشەڵڵا نەرمی دەکاتەوە عەردەکەی نەرم دەکاتەوە بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر ئافرەتەکی زۆر بە تەمەن قسەی دەکەین کە حتا خوا توانە و هێزی پێدا بووە بە ڕۆژی بۆ و عیبادەتی خوای گەورەی کردیە بەڵام کە ئێستادا خوای گەورە مۆڵەتیدایە ئەو نوعانە کە نەساغێن عیبادەتەکانی خۆیان دەکەن بەڵام لۆ ڕۆژەکەی کە عەفوی لێدرایە کەمێک دەچین باسی لەگەر دەکەین حاجی ئامینە ئەو ئافرەتەیە دیارە بە تەمەنە ئافرەتێکی وایە کە قسە خۆشە و دایمەن ژیانی ئەو گوندەی هەموو دەزانی بە شێوازێک ژیان گوزەرایە لێر و کانە و هەر لە بیری مایە بەڵام هێز و تااقەتشی لێ بڕایە سەلام عەلەیکوم دا وعلیکم السلام تەرچاوم خوا لێ ڕازی بێ دەرێم خدا عەفو بکە یا ڕەبی جەمەعات دەجێرنەوە دەرن هەتا خوا هێزی پێدا بوو عیبادەتی کرد بە تایبەتی لە ڕەمەزانێ ئێستاش تااقەتەکەی نەمایە ناوڵی نەمایە ئەرێ وەڵا دەرە ئەرحانی بەڕۆژی بم خوا لێم قبول بکات بەڕۆژی لێ بم ئەرحانیش گەڕەکە ڕەقەبی شێوێ زانانە لەسەرت هەر واجب نییە بۆ تەمەنێت و بە ڕۆژی بی اختیار بووی بە عمرم 100 سال پتر بووە 100 سال پتر بووە ئەرێ بە قورحان چێ بێ بووی مە تااقەتم نما هەتا کردم
خلاص ماذا خلاص به كثير أخوتك بەس سوزدەی لۆ خوای بەو نوێژەکان بکە ئەوە کیفایەتە دوعای لۆ ئەو خەرکەی بکە و شکایە سێجارە پشتی سێجارە هەموو لە فابم تێ ئارادێتەنە کوون وێژی دەتوێنم وەڵا سوقم دەبێتەوە چی بندار نوێژێ دەکەم هەر بکە بیکە هەر بیکە ئەکو بیکەم هەر بیکە نەدانویشتێتەوە قەیدی ناکە هەر ئەوها لە بەدانیشتنەوە نوێژێ بکە بە پاردانەوە کوی گونجان نوێژەکان بکە هەموو جارێ بێ نوێژیش ئەمن کەلیمەی نوێژەکان هەر برێوە هەر برێ ئێتەوە ئەوە نوێژە بە حاقی خوان لە پێشە خۆم هەتا تەواو دەکەم من حیسابی نوێژەکەی لە پێشە خۆم دەکەم بەرێ ئارێوە پورێ چیا حەجێوە نیە بارێ وەڵا سارە چی بوو چی حەجێ وەڵاهی نازانم نازانی ناوە خۆ بە کەروباری نەچوی قەدیم ناوەڵاهی بەلادەی و بە تونبێرێ شتێکان بەرێ بەلادەی بە تونبێرە چیکە قەمەرە چیکە پێچوو ئێستا ئەوانەی لە تەمەنی تونە ماینە لە ئاوایی لە گوندی هیچ نەمایە کەس نەمایە هیچ ئامۆژگاری چێ لەوە خەرکەی لەوە ئەو گەنجانە قەت حتا برێ نەزەمەی خەچیم کردیە نا قسەم بە خەچی کردیە ڕۆژ هەتا هێوارێ من لە حیباتی خۆی بوومە لەسەر ئەوزار دۆخینەی بوویمە بە تاقی تەنێ لێدی کەس نەبوویمە ئەگە خوا لێ ڕەزابی هیچی بێوێرم نەکردیە عیبادەتی خواشت هەر کردیەوە هەر کردیشیتم و واللهی لەگە دیرانێکی لەگە خزمەکی لەگە مندارێکی بریم لە مندارێکی خۆ بخۆڕمەوە نا کفرە کو دەبێت نابی لە منداران بخۆڕێ تا ئەو دۆخینەی بە تاقی تەنێ ئیشوکاریشتان قرس بووە ئەو کاتیشە هەر شوان بوویمە بەرخەوان بوویمە شەنە دێر بوویمە پەرێزوان بوویمە کابانیمە مەڕوو ماری بوویمە مەشکە و مەرانم هەبووە بیر و کۆر و حەوزم هەبووە هەمووی بەتەنێ غارە و غارە و غارە ئەدە هۆشم لەگە کەس نەبووە دوو قسانەکە خەرج بکەم ماشەڵڵا ئاری وەڵڵا بەرێ خواردنەکانی پێشان لە قەلبینگۆ خۆشترە ئێستا شارە و خواردنانی قەدیم دەخۆیێت و هەر بروشی دەخۆم ئێستا پیرخانی دەخۆم ساواری دەخۆم برنجی دەخۆم ساواری دەخۆم هەمووی دەخۆم ئیلا لە بەردەی نەرمتربی لێم لە قەلبم لەتم نەقستانە وەچی ماساوی دەکەن ماساوەکە بە گورێبی دەکەم لێ دەڕوە وەچی ماسەکەش بخۆم سەرتوی لێ سەربی دەکەم لەسەر دەڕوە پێت ناخوری پێم ناخوێت تەبیعاتەکەم هەرە گیرێ لەسەر ڕۆکەی و لە گرێ ماساوەکە ئەوەندە ئەم لە قەلبی خۆم تەنەزول دەکەم دەریم ئەوەندە تەبیعات دەرێن ئەوەی دەخۆی دەریم کو ناخۆم بینن دەخۆم کو تەماشای ئەو دنیای دەکەیەوە چی ئەو هەموو خەرکە عەزیزەت هەبووە دۆست و جیران و کەس و کار ئێستا کەس نەمایە کوی تێدەگەی کوی تێ بکەم وەڵڵاهی بە ئەمری خۆی تێ دەکەم نازانم یعنی مەبەستمیانە ئەو دنیای وەیە کە پشتی پێ ببەستی نا وەڵڵاهی ئەوڕۆ پشتی خۆت بەولا بەولا نەبەست بەو دنیایی بە تایبەتی ئارێ وەڵڵا پێشان فەقیر بووین هەموو هەزار بووین هەمووی ئیشکەر و حەمەلکەر کەس ئاگەلێک هەمکە تەماعی زۆر بووە هەموو نەقستانیان زۆر بووە بە تەماع زۆر بووە لەگەر دەخایێنن لەگەر ئەوەنە ئەو زەمانەی بەرێ ئەو زەمانەی پێشانوان نەبووە نا زندەزنێ دەکرا ئەتو چیزی خۆ دەدام چیزی خۆ دەدات ئەدە تو لەگە بووکی خۆت کەیفی خۆتە دەحەوێوە ناحەوێ کەیفی خۆتە ئەم لەگە بووکی خۆم ڕزامە کەیفی خۆتە هەنووکە هەمووی چیش بە خۆم دیەکە هەندە دوو ڕۆژی پێ ناچی دەرێن یا لە تەراغ دەدرێ فەری ئەو زەمانە ئەوە زەمان دەست خۆش بێ حاجی ئامینەماندیمان کردی بە قەیدی ناکە وەی کردم پێ خۆش بوو وەی پێراوە دەتا هەردوو چاو خوا سەلامەت کە یا ڕەبی برای گەورەمی خوا سەلامەت کە یا ڕەبی دوعای خێرمان لۆ بکە بە تەمای ئەو خوایە خوا دوعامان لێ دەکەم ئللا خوا ئەمن دوعا دەکەم خوا ئەکەم خوا دوعام لۆ مەدەکەم
وەنیا ئینشاءڵڵا خوای گەورەش گیرای دەکا دەست خۆش بێ والله بەڕێزان لێرە لەگەر پورە فاتم و مامبەهرامی دەدوێن کە لێرانە لە بن دیواری دانیشتن لە بەرنسێ هەتاوەکو مەغریب بانگەدا ئینتیزاری مەلای مەغریبێ دەکەن. سەلام عەلەیکوم پورە فاتم. پورە فاتم ژیانی کو دەگوزارن لێرانە بە تایبەتی لە مانجی ڕەمەزانی؟ وەڵا ژیانی کو دەگوزێن دەچین مەڕی دەدۆشین و کاکە ئیشێ دەکەین و داعنی ئازر دەکەین و شیعێ لێ دەنین و بەس دێمەکار زۆر گەرمە. ئەرێ وەڵا گەرمە وا دەخین چێ نەتینە یعنی تا هێوارە دادێ هیلاک دەبن. ئەرێ وەڵا هیلاک دەبی تهێوارەدا بەرێ خوای گەورە موفقتان دەکا ئینشاءڵڵا. تەمای خوا خوا سەلامەتکە. پێماندینەوە ئەدی زیاتر یعنی بەس بە مەڕداری ئەوانە خەریکە. ئەرێ وەڵا بە مەڕداری خەریکینەمە. بەس ئێستا زۆر ئیشتان لە یەقە بوویتەوە ئێستا دەبینی ئەو ئامێرە پێشکەوتوان هاتنە و قەسەرەی هەردەگرتەوە. قەسەرەی هەردەگرتەوە مەچینە ئەو قەسەرەی هەردەگرتەوە دەدووریتن و زۆر بە ئیسراعاترین لە پێشە. پورە فاتم ئێرە هیچ دار و شتی وای لێ نییە؟ ناوەڵا بە چ نانی دەکەن؟ وەڵا بە قشپلی بەرێ ئەرێ بە قشپلی نین دەکەن. قشپلی مەڕی ناین دەکەن. ناخۆش نییە قشپلەکان ینی زۆر دوو کەروشتوانە پێ خۆشترە لە غازی. ئەرێ وەڵا بۆ ڕێ بەرێ بۆ نوشتیوالەش ناگریوە نیە؟ ئەدی شی و شتیوالە شەڕیان بە غازی؟ شی بە غازێەوە شیمان بە غازی. بەرێ پێشتر ئیش و کارتانە لە پەرێز و لەوانە لە دەرێ بە زستاوان نیە بەو ناوەڵای ئەوە نمایە. بەرێ حتمما مامبەهرامی یارمەتیت دەدا. ئەری ئەدی کوور پێوەڵا یارمەتیم دەدە. بەرێ مامبەهرام سەلامی خوا لێبی. سەرچاوەکەم بەخێر بێ سەر هەردوو چاوم. مامبەهرام ئیشی گۆ بەعام پێشان ناخۆش بێستا بڕێگە ئاسان بووە بە تایبەتی زۆر ئاسان بووە. ئاسان بووە بەنسبەت ئەو ئامێرانە بە هەمووی لە فەلاعەتی لە درونەی لە داسێ لە جیشە و مەرۆ و گەراوێژ و ئەو شتانە نما لەگەر ڕەمەزانەکەی کو دەگوزارێن بەخوای دەچی و دەگرین و ئەرێ وەڵڵا وردە وردە ینی ئەرێ وەڵڵاهی تەقریبەن زار بار نا ئیشاڵە زار دەدەشگرین ئەرێ وەڵڵا ئیشاڵە بە ڕۆژینە خوارێ مەخبوون داتە چکە گەرمای ئێرە بەنسبەت ئەولای دێمەکار کاکە ئێرە گەرەگەر بە فەرقی ئێرەگە جێ ئێرە کارەبای نییە دەشتا بەس ئەو لاش گەرمتر ها قیامەتێ گەرمترە واللهی بەتەمای خۆی خوا بەڕەحمە هەینی خوا بەڕەحمە ئینشاءڵڵا بەبەر مادیبوونمان دەکەویتن هیلاچین بەسەری تو ئێستا لێرانە بنەو دیوارەتان شوشتێ دوو جارم شوشتێ و لە عەسرا فێنێک بیتن هەردەکە فێنێک بیتن هەتاوەکو مەلا بانگە هەتا مەلا مەغریب ئینتیزاری مەلا محەممەدی دەکەین هەتا بانگەدا ئەدەگەر مەلا محەممەد ڕۆژە چێ تاخیر بانجیدا بۆ خۆی تاریخیش بادا هەتا ئەوە نەرێتن ئەمە ناچێنی هەتا مەلا محەممەد هەتا مەلا ئەمە بەلای خۆمە دەچێنی قەت وا بۆ مەلا محەممەد سبەینە چی ئەوها لە کەباری بکا بە تاخیر بۆ خۆی کەمە هەتا هەمووی ئەوە لە بلێویە چاک و خراپ يعني أنقول والله أو مسؤولة كبار نكات بوخوي كما مسؤول دنيا وقيامتش أما انتزاري بيدكي انتزاري ملا محمد حتما ملا محمد جوجي لا 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 بقرآن جيش اللي بيار أوها جيش اللي بيار أوها إن شاء الله بياوتشي باشا لێک رازیینە خوا پێغەمبەر ئینشاءڵڵا لێک رازیە یارمەتی بدەن ئیشێک بوو سەردانێک بوو بەخۆی ساعە بەوە مامێوینە کوڕە خۆمانە مەلا محەممەد لۆ هەمووان وەچێکە لۆ بابی و لە بۆ من سبرێن احتیمالە ڕێزی من لە بابی زیاتر دەگری ڕێزی خزما زیاتر دەگری لە بابی تەبعاتیەوە گوندەگە گەرمەلای نەبی و پیاوی ئاینی نەبی ئەو گوندا بەو قورئانی ئاوایەکەمان لەسەر ئەو پیاوەیە نەرێم جێی لێیە لە تەلەڤیزیۆنی هەموو دنیا جێ لێ دەبی یعنی دانیشتنە ئەو گوندەی لەسەر مەلایە ئەگەر مەلا نەبی ئەمە سفری خوای گەورە لۆتان بێری تەمەنی درێژ ئینشاءڵڵا چەند ئەمە لێ رازیینە خوا و پێغەمبەریش ئەوە لێ رازی بی و تەمەنی درێژ بی زۆر سپاس دوعای لۆ مەش ناکەی بەخێر بێ هەل لێرە هەتا هەموو دنیایە
بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر مامۆستای گوندی دێمەکاری دەدوین دیارە مامۆستا مەلا محەممەد هەر بۆ خۆی بەوەلت لێرە لەدایک بوو و سوپاس بۆخوای ئێستاش مامۆستای ئەو گوندەیە. سەرەتا دەمەوێت پرسیاری مێژووی ئەو گوندەی بکەین با بزانین و دواتر مزگەوت و ڕەمەزانان چۆن بە شێوازێک عیبادەتیان کردێت لە قەدیمەوە تاوەکو ئێستا. سەلامی خوا لێبی مامۆستا. عليكم السلام ورحمة الله بخير بي. مامۆستا مێژووی ئەو گوندەی دەگەڕێتەوە بۆکەی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وآله وصحبه أجمعين. بناي خوي قولوا مهربان دیارە گەبمانەوێ باسی مێژووی گوندی دێمەکار بکەین دەبی لەوەی دەست پێ بکەین کە گوندی دێمەکار وەچی باقی گوندەکانی تکەی کەندێناوەی لە بەهاری ساڵی 1970 واتە لە کۆتایی مانجی چار بەبەر شاڵا و لافاوی ڕوخانی ڕژێمی بەعسکەوت لە کۆتاییەکانی مانجی چاری ساڵی 1970 دوو ساڵ دوای ئەو بەروارە لە 20 چاری 1970 بە قرارێکی ڕسمی گوندی دێمەکار مۆڵەتی ئاوەدانکردنەوەی درا. ئەوە ڕووداوەک بوو کە سەدام حوسێن سەر و کۆماری و دەسەڵاتداری گەورەی ئەو کاتی لە زورگەزراوی لەکن کابرایەکی مەڕدار دابەزی دەرە ئەو کابرایە خەرچی گوندی دێمەکاری بوو مام عەزیز بوو. مام عەزیز کابرایەکی عرب زمان بۆ قسەزان بوو لە بۆ هەموو بابەتە و مەوزوعەکی نمونە و میسال دەینا. خی گەورە دڵی ئەو کابرای نەرم کرد مۆڵەتی ئەوەیاندا کە گوندی دێمەکار بە ڕسمی ئاوەدان ببیتەوە لەو بەری ئەی لە ڕووی مزگەوت و بەێ مامۆستایانی پێشتر لێرەنە چۆن بە شێوازێک بۆ بەتەبەت لە مانجی ڕەمەزانێ لەو مێژوەی کە گوند ئاوەدان کراوە لە 20 چاری 1970 هەتا دەگاتە کۆتایی هاوین و سەرەتای پاییزی ساڵی 1994 واتە 5 ساڵ لە دوای ئاوەدانکردنەوەی دێمەکار بێ مزگەفت و مامۆستا بوو. لەو بەروارەی دێمەکار لۆ یەکەم جار مامۆستای بەخۆی وەبینی ئەوش مامۆستا مەلا عەلی کە دەکا ئامۆزای بابم بوو هاتە دێمەکاری کە بە هاتنی بەڕاستی ئاوەدانی و خێر و بەرەکەتی هینا. دیارە ئەمن کە لە ساڵی 1970 گوندی دێمەکار بەبەر شاڵا و لافاوی ڕوخانی ڕژێمی بەعسکەت ئەو کاتی عمرم 13 ساڵان بوو. لەو کاتیش لەو مێژوەش دێمەکار مامۆستای ئاینی بەخۆوە نەدیت بوو. ئەگەر چی پێشترێ مامۆستا مەلازار کە ئەویش دەکا خاری بابم دەتوانم برێم یەکەم کەسی ئەو گوندەی بووە ئیجازەی مەلایەتی وەرگرتیە و لە گوندی دێمەکاریش بەخۆی مزگەفتی دروست کردیە. بەڵام ئەوە بە ئەوەی منەبووە بە بیری منەبووە ئەوە بە بیری منە تەنها ئەوە نەبی کە بۆ یەکەم جار مامۆستا مەلا عەلی لەو بەروارە و لەو مێژوەی هاتە گوندی دێمەکار و هەم بە سیفەتی مامۆستای ئاینێ چووە کاتی خۆی مامۆستا مەلا عەلی فەقێی مامۆستا مەلا ساڵحی کۆزەپانکەی بوو کە مامۆستایەکی مەشهور و موزیزەکی گەورە بووە و هەم بەخۆی خەریز مەعهد معلمینیش بوو بە سیفەتی ئەوەی کە هات لۆ ئەو کاتی کە زۆر باش بوو وەختی عسار اقتصادی ئەو تشتا بوو ئەگەر مامۆستا لە گوندی نەبایە بەڕاستی ئەو کاتیش دەوامکردن ئەزیەتی زۆر بوو. لۆیە هەندێک مامۆستامان لە پردێ لۆ دەهات دەمانەوەشەی بەڵ مامۆستا هەم ئەو ئیسیفادەشی هەبوو لێرە وەکو معلم هەم دەتوانین برێن ئەو مامۆستایە کە یەکەم جار هاتە گوندی یعنی هەمە کارە بوو مامۆستایەکی زۆر بە ئیسیفادە بوو کەسێک بوو نەفسەکی خزمەت گوزاری هەبوو شەو بە ڕۆژ بە هەر کەسێک لە خەرچی گوندی لەبەر ئەوی بەخۆشی هەر خەرچی گوندی بوو بەبێ منێت هەر کەسێک داوای بکردا باە ئەوە ئەو پیاوە ئامادە بوو بەگەریان دەکات. بەرە لە ئێستادا ینی کە جەنابەت مامۆستایی لەو گوندەی ینی چۆن ینی بە شێوازێک ینی لێرانە ئایا دەرس و دیڕاسە هەیە یاخۆت هەر ئەوە پێشنوێژی و خوتبە و ئەو شتانەیان بۆ دەکەی؟ ئەوجا بە ئەوش لە باسکەم دیارە ئەمە لەو بەرواری کە مامۆستا هات مزگەفتمان نەبوو ئەو لە 1994 دیوەخانێکمان نەبوو ئەچەند دیوەخانەکەش زۆر گستکەوت بەڵام لەبەر ئەوەی کە شەوق و زەوقی خەڵکی لەگەر نوێژ و عیبادەت و مامۆستای تازەند زۆر بوو هەتا دەگاتە پاییزی ساڵی 1997 ئەو هامان ڕابرد. لە پاییزی ساڵی 1997 خەرچی گوندی بە جوهد و هەوڵ و مادەبوونی خۆیان و بە جوهدی مادی و معنەوی مزگەفتێکمان دروست کرد لە خشت و قوڕی و
کاری تەو شەقرەی هەرچەندە مزگەفتەکە قوڕ بوو مزگەفتەکە بە نسبەت ئەو مزگەفتەش گچکە بوو بەس ئەو کاتی پێمان وا شتێکی گەورەمان دروست کردیا بەڵام بە حەقەت مزگەفتەکی بە بەرەکەت بوو یعنی بەڕاستی دەرس و دیراسەکی ئەوەندە گەرم و گۆڕی تێدا دەکرا دەتوانم برێم زیاتر لەوە لە 50 تەڵەبەی ئەو کات هەردوو جزئی تەبارەکە و عەمەیان بە تەواوی خین ینی مزگەفتێکی زۆر بەرەکەت بوو هەتا ساڵی 2003 کە ڕژێمی بەعز ڕووخا تقریبا ساڵێک پاش ئەو بەروارە واتە لە کۆتایی مانجی یەک و سەرەتای مانجی دوی ساڵی 2004 بڕیاری ئەو مزگەفتەی دەرچوو لە یەکی هەفتی ساڵی 2005 ئەو مزگەفتەمان لەبوو ئیفتتاح کرا باسیەوەت نەکرد لە ئێستادا ینی ئەوگۆ عیبادەت و دەرس و دیڕاستە لێرانە زیاتر ئەزە لەو بەروارەی مامۆستا هات دیارە الحەمدولillah لە خوای گەورە بە زیادبی خەڵکی گوندی لەو کاتیەوە تا ئێستاکەش کە دەکاتن 24 ساڵ لە 4 ساڵ لە 2010 24 ساڵ لەو ڕۆژەیەوە ئەو گوندە لە جمعە و جەماعەت دانەبڕایە الحەمدولillah خەرچی لای دە شەردێن بۆ ئێرە بەتەئەکید دێمەکار دەتوانین برین وەکو سنتەرەکە لە کەندێناوەی بە تایبەتی ڕۆژی جمعان ئەو خەڵکی دەوروبەری گوندەکانی کە زۆری هەندێک لە گوندەکان مزگەوتی تێدایە بەلام لەوانەیە مامۆستای نەبی لەبەر ئەوەی لەوانەیە خەڵکەکەی کەمبیان لەبەر ئەوەی ئەزیەت بێتن هەموو هەفتان مامۆستا چێ بکەوە کەم گوندی شێ مامۆستای تێدا هەندێک لە گوندەکان مامۆستای تێدایە لە بۆ نمونە گوندی کەندار مامۆستای تابەتی تێدایە مامۆستا مەلا هۆگر گوندی لاوەر مامۆستا مەلا سادقی لێیە هەندێک لەو گوندانە مامۆستان لێ ئەگەنا بە هەندێک باقی گوندی دارە خۆرما مامۆستا محەممەد شێروانی لەوەیە کە ئەوانە زیاتر خەرچی گوندینە مامۆستا مەلا سادق بەخۆی لاوەریە مامۆستا محەممەد شێروانی بەخۆی خەرچی دارە خۆرمایە ئەوانە ئەگەر خەرچی گوندی بن دەتانم برێم ئەوەکەیان ڕاگرتیە مەسەلەن سنتەری قەتع نەبوونەکەیان ڕاگرتیە ئەگەنا باقی گوندەکانیت کە مامۆستایان لۆ دێ ماوەک بەڵام دوایە بەردەوام نابیتن الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله الله أكبر الله أكبر لا إله إلا الله استووا واتصلوا واعتدلوا رحمني ورحمكم الله رقرا بس رحمة إخوات النبي الله أكبر بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم سمع الله لمن حمده الله أكبر السلام عليكم ورحمة الله السلام عليكم ورحمة الله استغفر الله استغفر الله استغفر الله بەڕێزان دەمەوێت زۆر سوپاسی کۆمپانیای بەمۆ بکەم کە سپۆنسەری بەرنامەکەمانە بەرنامەی ئێوارانی ڕەمەزان دیارەما دەچینە هەر گوندەکی لەو گوندەی کە دەچین پێنجێ خۆراکی دەینین لەسەر حسابی کۆمپانیای بەمۆیە زۆر سوپاسیان دەکەین لۆ ئەو کەسانەی کەوا مستەحەقن بە پێدانی ئەو خۆراکانە. بەرنامەی ئێوارانی ڕەمەزان بە سپۆنسەری برنجی مەحموود و بەرهەمەکانی ئاڵتونسا. ئێوارانی ڕەمەزان
بەڕێزان خۆشەویستان لێرەدا بەو ئەندازەیە دێنە کۆتایی بەرنمەکەتان لە گوندی دێمەکاری بەڕاستی ناوەکەی خۆی بەخۆی وەیە ئەو گوندە حتا برێ تەماشا مەکەنەوە ئاوەی لێرە هەیەەوە بەدەستی بیرێک لێدرایە و حەوزی ماسییانە ئەگەرنا خۆماشەڵە نەکان یەک نەڕووبارێک هیچی لێ نیە دارێک هیچ لێ نییە بەڵام زۆر جار هەیە کابرا ئەگەربی بێنا و دار و درەختەکی یەکجار زۆر چونکە مەفتەنی خۆی نیە و لێ لەدایک نەبووە پێی خۆش نییە بەڵام ئەگەر لە شوێنێکی ئاوا لەژبی مادام لێرە لەدایک بووە کۆمەرەك یادگاری لەگەریە حتمما پێی خۆشە و ژیانی لێ دەگوزارێنن هەتا کاتەکی دیکە وەیا خۆت بەرنمەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرین دوعای خێرتان لەبیر نەچی وەسەلام عەلەیکوم وەڕەحمەت الله وبەرەکات